سەبارەت بە پێکەوەژانی پێکاتە ئاینیەکان لە هەرێمی کوردستان گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر هاوژین سلێوە دەکەم کە بەڕێزیان نووسەر و پسپۆڕی مێژوو و کەسایەتی مەسیحین لە کۆیەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێت. ئەم پێکەوەژیانی لە هەرێمی کوردستان هەیە چۆن هەڵدەسەنجێنن؟ سڵاوتان لێبێ ئەو کاتتان باش. دیارە پێکەوەژیان خوداکە مرۆڤەکان و بنەوەرەکان و تەنانەت دار و درەختیشی کە دروست کرد بۆ ئەوەی ئێمە پێکەوە بژێن و پێکەوە هەڵکەین. بۆیە پەیوەندی نێوان مرۆڤ بە بوونەوەران، پەیوەندی مرۆڤ بە دار و درەختیش کە پەیوەندیەکی لەسەر بنەمایەکی ڕێزگرتن و لەسەر بنەمای پەرەپێدانی مرۆیە یان پەرەپێدانی ئەوەیە کە لەگەڵ ئاژەڵەکان و بنەوەرەکانی دیکەش هەڵکەین. بەڕاستی ئەو کاتێک کە غاباتەکانی ئەمەزۆن ئاگریان تێبەربوو ئێمە هەمومان پێمان ناخۆش بوو لەبەرەوەی 125 ئۆکسیزینی هەموو جیهان لەو غاباتانە وەکو کارگەیەک بەرهەم دێ لە بۆ ئێمە دێ. بۆیە پەیوەندی ئینسان لەگە ئینسانەکان و پەیوەندی ئینسان لەگەر ئاژەڵ و تەنانەت لەگەڵ تەڵەجیایەک و لەگەڵ دار و درەختیش پەیوەندیەکە کات دەبێت لەسەر بنەمایەکی تەندروست بنیاد بندرێت. بۆیە دەتوانم بڵێم کە خوش هەم لە ئاینەکاندا دەفەرمێت کە ئێمە مرۆڤەکانمان بە شێوێکی جیاواز دروست کرد بۆ ئەوەی تەعاروف بکەن، بۆی پێکەوە بژێن، بۆی پێکەوە هەڵکەن. بۆیە ئەو هەموو زمانە جیاوازە و ئاینە جیاوازە لە جیهاندا هەیە و ئەمڕۆ لە هیچ وڵاتێکی جیهانیە تاگ ئاین نەماوە، یانی لە ئەوروپا لە شوێنەکانی تریش. بۆیە ئێمە دەبێت لەسەر بنەمایەک بژین کە بەرژەوەندی هاوبەش، مێژووی هاوبەش، کۆمەڵێتە وەرە و خاڵی هاوبەشەیە کە ئێمە کۆمان دەکاتەوە لەسەر برایەتی و ڕێزگرتن و خۆشەویستی و هەروەها وەکو فکرە و بیر و ڕاش ئەشێ کۆمەڵی ئاینی جیاوازە بێت، بەڵام هەر هەمووی لە سنوور سوارچەوەیە کە ڕێزی یەکتر بگرن لە ژێر یاسایەک لە ژێر ڕێسایەگەر هەمویان پێکەوە بەڕێوە بچن بۆ ئەوەی کە کۆمەڵگەی مرۆڤایەتی بەرەو پێشەوە بچی. هەموو ئەو شەڕ و کاولکاریانەی لەسەر تعسوبی دینی و قەومیەت و ئەوانە کراوە ماڵوێرانی بەدوا بووە. بەڵێ دکتۆر باسی ئەو بەیەکەوە ژیانت کردنمونەت بۆ هێنایەوە کە دیمەنێکی چەند جوانی هەیە گەر بەیەکەوە ژیان وەکو خۆی جێبەجێ بکرێت. جا پرسیارەکەم وا لێ دەکەم، ینی لە هەرێمی کوردستان تا چەند ئەم بەیەکەوە ژیانە بەباشی ممارەسە دەکرێت، پیادە دەکرێت؟ بەڵێ لە هەرێمی کوردستان هەر لە کۆندا شوێنی ئاین و ئاینزاکانی تر بووە، ینی جگا لە مەسیحی ئێزیدی کاکەی تەنانەت ئاینزای ناو ئاینی ئیسلامیش کە با بڵێن ئەوانە هەمووی لە کوردستاندا بە شێوەیەکی ئاشتی و تەبایانە پێکەوە ژیاون. ڕاستە زۆر جار هەوڵی گروپێک یان تاکە کەسێک هەبووە بۆ توندڕەوی، بەڵام هەمیشە دەستە جەمعی نەبووە لەسەر ئەوانە. بۆیە دەتوانم بڵێن زۆر بە ئاشتی و بە تەبایی پێکەوە ژیاون. من لەسەر شاری کۆیە دەتوانم چەند نمونەیەکت بۆ بهێنمەوە. لە شاری کۆیە بۆ نمونە ئێمە دێڕی مەربێنە قەدیشەمان هەیە، لای برا موسڵمانەکانمان بە شێخ محەممەدی دێرێ ناو دەبرێت. لەو دێڕەدا ئێمە هەردوو لە ئیتقاتمان پێیتی هەردوو لا سەردانی دەکەین وەک شوێنێکی گەشتیاری لێ هاتووە لە کۆیە. وهروەها سێوەی هونەرمەند لەگەر مەلا ئەسعەد زۆر برادەر بووین کە مەلا ئەسعەد سەر بە بڵێن مزگەوت وە سێوەش شەماسی کڵێسە بۆ، بەڵام دەبینین لە کۆڕ و کۆبنەوەکان پێکەوە دانوشین، تەنانەت کاسێتی هاوبەشیان هەیە کە گۆرانیان پێکەوتووە. و لە کاتی ساڵی 1935 کاتێک مزگەوتی گەورەی کۆیە نۆژەن دەکرێتەوە، داوا لە سێوەی هونەرمەند دەکەن کە تەرتیلەیەکی دینی بڵێت. ئەو کاتە سەید هادی بەرپرسی ئەوقافی کۆیە بووە، داوای لێ دەکەن سێوەی هونەرمەند تەرتیلەیەکی دینی دەرێت لە مەدحی خوا و پێغەمبەران، هەموو مەلاکان چەپڵەی بۆ لێدەن. ئەو پەڕی مێژووی پێکەوە ژیان و ئاشتەوایی و خۆشەویستیە لە بینی ئێمە و لە بینی برا موسڵمانەکانمان کە لەبەرەوەی ئەمە یعنی مەشاعیرەکەمان لەو منتیقەیە مەشاعیرەکەمان کوردیە و مستەقبەلمان ئێستامان ڕابردوومان هەر هەمووی پێکەوە، ینی هەر هەمووی با بڵێن یەکتر تەواو دەکە، هەر هەمووی پێکەوەی. بۆیە دەتوانین بڵێن ئەمە بە نمونەیەکی زۆر جوان هاتووە لە هەرێمی کوردستان. ئەگەرچی ناچینە ناوردەکاری زۆر زار مەسەلەن غەدرکردنیش هەبووە، بەڵام هەمیشە نەبوویتە دەستە جەمعی. بۆیە دەتوانین بڵێن کە لە هەرێمی کوردستان ئاینەکان بە شێوەیەکی گشتی بە تەبایی و بە خۆشەویستی پێکەوە ژیاون. دکتۆر ینی بابەتێکی سەرنجڕاکێشت باس کرد، ینی ئەمە مێژوویەکی هەیە و بەیەکەوە ژیان و خۆشەویستە لە نێوان پێکاتە ئاینەکانی دیکە و نەرمەند سێوەت هێنایەوە کاتێک کە لە کردنەوەی مزگەوتێکدا بابەتێکی دینی دەڵێت باشە خۆمە مێژوویەکی زووە، دەمەوێت ئەوە بپرسم بۆچی ئەم خۆشەویستی و بەیەکەوە ژیانە مێژوویەکی درێژی هەیە، بۆچی لە نێو هەرێمی کوردستاندا لە نێو کووردا زۆر پتە و باشە، بەڵام
لە زۆربەی ناوچەکانی دیکە وانە مەترسیە بۆ سەر پێکاتەکانی دیکە بۆ ئاینەکانی دیکە بۆ لە هەرێمی کوردستان ئەم خۆشەویستی هەیە. بڵێ طبعا لە دوای مەسەرەن هاتنی داعش تونوتیژێکی زۆر لە عێراق بڵاو بووە ئەو تونوتیژە وای کرد بەڕاستی مەسیحێکی زۆر تووشی ترس و کوشتن و ڕاود و نام بنێن بۆیە بەر لە ڕوخانی ڕژێمی بەعس ڕێژەی بڵێن ژمارەی مەسیحەکانی عێراق تقریبان 1.5 ملیۆن وەک بوو بەڵام ئێستا نزیکەی 200,000 مەسیحی ماوە ئەوەش ئەوەی کەماوە زیاتر لە هەرێمی کوردستانە ئەو کاتی کە لەیان قەومە هەرێمی کوردستان ئامێزی بۆ کردنەوە لەبەرەوە میلەتی کورد بۆ خۆی میلەتێکی میانڕەوە میلەتێکی غەدر لێکراوە بۆیە قەت میلەتی کورد غەدری لە میلەتەکانی تر نەکردووە تەنها سەچی بەرگری هەڵگرتووە کە بەرگری لە خاکەکەی خۆی بکات و نەیە لە دوژمن بێتن داگیر بکات ئەگەرنا میلەتی کورد داگیرکردنە بۆەوە حەزی بە سەوسانەوەی پێکاتەکانی تر نەکردووە و بەڵام ئەوە لە کۆنیشدا میلەتی کوردی یەک ڕەنگ نەبووە کۆمەڵی ڕەنگ بووە ینی هەر لە کەرکووک و لە سفەیە و لە بڵێن هەڵە بزە و شوێنەکانی دیکە ئاینی کاکەی ئاینی ئارسان هەبووە ئێزیدی هەبووە مەسیحی هەبووە واروەها وەکو ئاینزای قادری و نەقشبەندی هەبووە لە کۆی مامە ڕەزایی هەبووە حەقەیان پێ دەڵێن کە جیاوازن لە ئەهلی حەق حەقەیان پێ دەڵێن ئەمانەش وەکو بڵێن ڕێبازێک جیابوویتنەوە لە تەریقەی نەقشبەندی ئەمانە هەمووی وای کردووە کە ئینسانەکان هەست بەبوونی ئەو تێکەڵاویە بکەن وەروە لە ئیش و کار و کەسابەتیش تێکەڵ بووین ینی بازرگانیان پێکەوە کردووە ئەگە بین ساڵی 23ەکان زۆربەی زێڕەگرەکانی کۆیە جوولەکە بووین بۆ مەسیحەکان بەشدار بووین لە ئیش و کارەکان لە گەبرا موسڵمانەکان لەبەرەوەی دەتوانین بڵێن زۆرە کرانەوەیەکی فکری و معریفی هەبووە لە ناو خەڵک کە یەکتریان قبول کردووە ئەوە هەستیان بەو جیاوازیە کردووە کە ئەو جیاوازیە شتێکی فەرهەنگی هەمەلایانی بۆ دروست کردوون. بەڕاستی ئەم وڵاتانێک کە ئاینی زۆر تێدایە دەبێتە هۆی جێی سەرنجی گەشتیاران بوونی کەنیسە و مزگەوت و کلالش و ئەمانە هەمووی ڕەهەندێکی مێژوویە چونکە ئاین بەتەنی خودی خۆینێ ئاین هەڵگەری کەلتورێکی گەورەیە کە ئەدەبیاتی لە پشتا و پەندی پێشینان و ئیدیۆم و حکایەت و کەلتور و مێژوێکی لە پشتەکە دەوڵەمەندی ئەم شوێنە نیشان دەداتن بۆیە میلەتی کورکە کۆمەڵی دیالێکتی جیاوازی هەیە لە هەمان کاتشتا کۆمەڵی ئاین لە هەرێمی کوردستان کە پێکەوە دەژێن ئەمانە کەلتورێکی دەوڵەمەند و هەمەلایەن و جیاوازی بەو میلەتە بەخشیوە. بەڵێ بەڕێز دکتۆر هاوژین سلێوە نووسەر و پسپۆڕی مێژوو کەسایەتی مەسیحی لە کۆیەوە لەگەڵمان بووی سوپاس ماندوو نەبی دکتۆر.